بەڕێزان ئەمڕۆ وەکو ڕێکخراوی پەیام نێران بۆ ماف و گەشەپێدان لە بەردەم دادگای هەولێر ناڕەزایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بە درێژکردنەوەی 4 ساڵی تری زیندانیکردنی ڕۆژنامەنووس شێروان شێروانی. ئەو بڕیارە پێمان وایە یەکەم جار یەکەم خاڵ پێشێلی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستان و خاڵی دووەم پێمان وایە دادگا کەمتەرخەم بوو لە پەلەکردن لە بڕیاردان لەسەر ئەم بابەتە. داوا دەکەین کە ئەو بابەتە جارێکی تر پێداچوونەوەی پێ بکرێ و ئەو دادوەرەی کە ئەم بڕیارەی داوە ئێمە وەکو ڕێکخراوی پەیام نێران وەکو کۆمەڵێک لە چالاکوان و ڕۆژنامەنووسانی تر بە جددی و لەسەر خەتیش دەبین لەسەر ئەم پرسە داوا دەکەین کە بڕیارەکە جارێکی تر تەمیز بکرێتەوە و دادگا بە بڕیاری خۆی دابچێتەوە و ئەم بڕیارە هەڵبۆشێنێتەوە. و لێرەوە دەمانەوێت لە پەراوێزی ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسیەوە داوا لە لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی ناوخۆ دەستگا ئەمنیەکان و داواکاری گشتی کە لەلایەن ڕۆژنامەنووسانەوە نیگەرانێکی زۆرمان بەدەست دەگا کە لە کاتی ڕووداوە جیاوازەکاندا هێرشێکی ناڕەوا دەکرێتە سەر ڕۆژنامەنووسان بە تایبەت لەو کاتەی کە ڕۆژنامەنووس دەستگیر دەکرێت بەبێ ئەوەی بڕیاری دادگا لەگەڵ ئەم دەستگیرکردنەدا بێ دەستگا ئەمنیەکان مامەڵەیەکی خراپ دەکەن. داواکارین وەزارەتی ناوخۆ لەسەر ئەم پرسە کۆبوونەوەی جددی لەگەڵ ڕێکخراوەکانی پەیام نێران و ڕێکخراوەکانی تری تایبەت بە ڕۆژنامەنووسان بکە بۆ ئەوی بێکەوە لێکتێگەیشتنێک گەڵاڵە بکەین چیتر ئەم بێڕێزیە و ئەم بێ احترامی کردنە و ئەم زوڵمە لە ڕۆژنامەنووسان نەکرێت. خاڵشکە داوا دەکەین لە کاتی ڕووداوە خزمەتگوزاریەکان کە ڕۆژنامەنووسان دەڕۆن پرسێکی خزمەتگوزاری ڕووماڵ دەکەن هاوڵاتێک لە خۆ لە نێو شەقام هێرش دەکاتە سەر دەستگایەکی ڕاگەیاندن یان ڕۆژنامەنووسان بەگشتی یان هەندێک کەسی ئاراستەکراو کە ئەمە بەڕاستی کارێکی ناڕەوایە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت.